ئەمە ئۆتۆمبیلی ئەمڕۆکانە گەشتە دەستمان ئەمڕۆ هاو بەڵێ ئەمە چی لیەکەنیەوە ئێمە لای خۆمان حەمامی بۆ یەکەین بەڵێ جوان پاکیەکەی نەوانێ وەکو شەریکە و ئەو شتانە کە پێویست بێ لای خۆمان بۆ یەکەین ئەمە زۆری ئەوێ بۆ پاکردنەوەی ئەوە لێتوانە ئەمەیەکەین بە ڕۆژە دوو ڕۆژ بەشکم تەواویکەین بە تەواتی پاکە بێتەوە تەواتی پاکەکەینەوە وەکو شەریکەی لیەکەینەوەوانێ ئیشەکان ئۆتۆمبیلە ئیش ناکەنە خێرنا چەند ئۆتۆمبیلتان باتۆ ئەمڕۆ دوانمان بواتوە دوامتان باتۆ بەڵێ ئیتریشتان بۆیت بە پێی توانای خۆمان هەر لە خزمەتاوین باشە چۆنە لە چەمچەماڵ خۆی چانەکریا بووە وەسلێمانی هاتوون بۆ ئێرە بۆ چاکردنەوەی شتەکانی تری خەسل و هەماوکردنەکەشی عایدی ئەمێ یعنی وەکو کارێکی خێرێکەنەوە بەڵە بەڵێ وەکو خێرخوازێک ئەیکەین لە خزمەتان نابین باشەکە ئۆتۆمبیلێک ئاوای لێبێت و بە پارە بیکەن بە چەنە وەکو ئەمە بێ 100,000 بۆ 150,000 بەڵام ئێوە بە ئێمە بێ بەرامبەر بۆیانەکەین باخێرتان بنووسێ یاخوا بێ ئەمە زیانەکە ئەو ئۆتۆمبیلەک ئەبێتەوە بە ئۆتۆمبیلەکەی جاران ئەوە لەتوانامە بۆ یەکەین وەکو پاکردنەوەی ناوەکەی بێتەوەی تر مەچینە و کارەبایشتەکان ئێوەیان نازان